شێوازی زانستی شۆرنەوەی سەوزۆ میوەکانەکەین و لە هەمان کاتیشا چۆن بتوانین بە شێوازێک بەکاری بێنین کە زیانمان پێنەگەینە و سوودی هەبێ بە میوانداری زۆر بەڕێز کاکێم نەحمەد و مامۆستای زانکۆ پسپۆڕی مشەخۆر ئێستا لە لای ئێمە میوانە زۆر بەخێر مامۆستا. زۆر سپاسانەکەم هەربژین دەستان خۆش بێماندوونە. با لەوە دەست پێ بکەین بۆچی ماوەیەک لەمەوە بەش وتیان کوزەڵە خراپە ئەمە ئەگەڕێتەوە بۆ بەرەمهێنانەکەی یاخۆ بۆ پێدانی و ئاوەیکایەت یان بۆ سەمادەی کە پیان بەخشیوە با لەوە دەست پێ بکەین بۆ لای ئێمە بینەرانی تۆ زێڕۆن پێ. بەڵێ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دەستخۆشیتان لێ یەکەین بۆ ڕەخساندنی ئەم تەوەرە هیوادارین بتوانین چەند ڕاستیەکی زانستی بە زمانێکی سادە بە هاوشاریان و بە هاونیشتمانانەوە بگەێنین هەمووکو خۆپارێزی هەمووکو وشیاریەک. بەڕاستی لەم مودەیە کە مەوزوعی کوزەڵە هاتە پێشەوە هۆکارەکەیە گەڕایەوە بۆ بوونی جۆرێ لە کرمی جگەر. ئەم کرمی جگەرە کە لەو شوێنانە هەیە کە ئاوی لێیە کۆمەڵێک بڵین پارێزگاری بۆ نەکراوە سەرچاوی ئاوەکە پیسە ئەم مەوزوعە دروست بوو کەواتە ئەسڵی کوزەڵەکە نیە ڕەنگ بێ بڵم کوزەڵەکە بەسوودە بەڵام بوونی کرمەکە مشکیلەیە. یعنی ئاوەکەش پاک بێ ئەم کرمەی هەرتیا هەیە؟ ئێمە وڵاتەکەی ئێمە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین نیشتیمانێکی باشە بۆ زۆربەی زۆری ئافات و نەخۆشیەکان بە حکوی کەش و هەواکەی وایە و ئاژەڵداری تیاکرێ و کشت و کاڵی تیاکرێ. ئێمە ئەم کرمەمان هەیە کرمی جگەر یەکێکە لە مشەخۆرەکان کە هاوبەشە لە مابەینی حەیوان و ئینسانە یعنی لە هەردووکیان هەیە و هۆکاری نقلبوونەکەی زۆربەی وەخت لە حیوانەکە بوونی هەیە و ئیتر لەوەوە لە پاشەڕۆکەی دەرەچێتە دەرەوە ئەبێ بە وەکو هێلکێتە دەرەوە هێلکەکە ئەتروچێ و ئەبێ بە کرمەکە طبعاً پێویستی پێ لە ناو ئاوا بێ ینی لە شوێنێکی تەڕابێ هەبێت شوێنەکەی ڕتوبەی بەرز بێ ئەبێ بچێتە ناو ئاوەکەوە. لە مەرحەلەی یەکەم ئەگەر وا باسی بکەین ئاوێکمان هەبێت سەرچاوەکەی پاک نەبێ یان ئاوێک بێت لەسەرەوە لە شوێنێکی کە حیوان چوو بێتە سەری ئەم حیوانە ئەگەر پاشەڕۆی بکاتە سەرهایان بە شێوەیەک لێرەوە هێلکەی مشەخۆرەکە کە حیوانەکە خۆی هەڵگری کرمەکەی هێلکەی مشەخۆرەکە لە پیسی حیوانەکەەوە یەتە دەرەوە هێلکەکە ئەتروکێت خۆی شتێکی پێڵێن میراسیلیەم ئەم میراسیلیەمە لەناو ئاوەکایە دوایی یەکسەر ڕاستەخۆ دوای ئەو پێویستی بە خانەخوێیەکی تر هەیە تا خۆی تیا گەورە بکە کرمەکە. ئەم کرمە ئەبێ بچێتە ناو بە ئینگلیزی پێڵەن سنیل ئەها حەلەزۆن کرمێکی هینە لە ئەو شوێنە تەڕانە هەیە کرمەلیقێکی ئەوەیە بڵێ ئەبێ کە میراسیلیەمەکە ئەچێتە ناو حەلەزۆنەکە ناو سنیلەکە لەوێ بۆ نونە مەراحلی ژیانی تەواوەکە تۆزە پێئەگا وەک بڵین سنیڵەکە کرمەکە پێگەێنێت. دوای ئەوە کەیەتە دەرەوە ئەبێ بە شتێکە پێوتێ سەرکاریە تەبیعی وەکو کڵاوی قارچکێک وایە کلکێکی هەیە ئەم کلکە ئیتر لە ناو ئاوەکە مەلاکە طبعا ئەها ئێمە دووبارەیەکەین ئەڵێن ئاوەکە مەنگ بێ لە بەرەوەی ئاوەکە کە بڕوات ڕەنگ بێ ئەم دەرفەتی بۆ نەڕەخسێ بەڵام مەرجیش نییە بڵێ ئاوەکە ئەگەر ڕۆشتوو بە ئیتر توشبوو نییە ممکنە بتوانێت خۆی لە شوێنێک جێگیر کا و ئیشی خۆی بکاو دوای زەرەرەکە بە لەم شوێنە مەلاکات هەتاوەکو مدەیەکی بەسراچێ کە خۆی ئامادە ئاکا بۆ خانەخوێیەکی تر تاوەکو ئیشی تری لەسەر بکە. چی ئەکا لەم حاڵەتە کیسێ بە دەوری خۆیان دروستەکات تەکەویستێکەکە پێوتێ مێتا سەرکاریە لە دوای ئەم حاڵەتەوە چی ئەکات ئەڕوا خوا فترەتێکی یاوەتی ئەڕواتە شوێنێک کە خۆی بپارێزێ ئەڕوا بوون من لە ناو ئاوەکە ئیترێتە دەرەوە ئەچێتە بەشی ژێرەوەی گەڵاکە ئیتر کوزەڵەیە یا جەرجیرە یا هەر گیایەکی کێیە لە بەشی ژێرەوەی خۆی حازرەکە هەتاوەکو زینەوەرێک بیخوات ئیتر ئاژەڵە یا ئینسان ئەو نەی مهمە بیکەیتە دەمتەوە و بیخۆیت. طبعا بە نسبەتی شۆردنەوشتی ئەم کیسە کە دروست بوو بە دەوریا لە ناو ترشێتی مەعیدە کە زۆر بەقوتەوە هەموو شتێک ئەتوێنێتەوە ئەم کرمە بەو ترشێتیا تێپەڕێ کەواتە ئێمە ئەڵین بە ترش بە خوێ و نازانم بە سرکە و بە ترش و بە چی ئەمە پێویستی نییە لە بەرەوەی بەڕاستی ناچێت ئەگەر هەبێت بەوە لە ناو ناچێت بەڵام شتنەوەکەی کاتێک تۆ ئیشۆیتەوە
ممکنە میکانیکیەن ئەوەی کە ئەم پرۆسەی ئەیجوڵێنی و ئاوی بەرەکەوێت طبیعی لەوە چێ بەمە بڕوە بەڵام بەڕاستی یعنی شانی ئەوە نییە تۆ مجازەفە بۆ بکەی کە ئایا چونکە لە بەرەوەی چەند جاری کەشەڵە کوزەڵا بۆ نمونە مادەیەک نییە لەو بمان پارێزێک کە ئیتر نەمرین یا هیچ نەخۆش نەکەوی جا مادەم ئەو خطورەی لەسرە مادەم کەیسەکە هەیە هیچ پێویست ناکە تۆ بچیت کوزەڵا بخۆیت یان بڵێن با من جوان ئەیشۆمەوە چی لەبەرەوەی ئەسڵەن ئەم کرمە خۆی مقاومەی هەیە کیسێکی دروست کردووە جا بچمەوە سەر مەوزوعەکە کاتێ لە معیدە دەرەچێ ئەڕواتە ناو ڕیخۆڵە لە ڕیخۆڵەوە ئیتر ئەچێتە ناو خوێن و ئەچێتە جگەر مشکیلەکە ئیتر ئەو دروستیەکە و ئیشی ئەو لە جگەرە وەتەنی ئەو جگەرە کۆمەڵێک هینی هەیە نیشانەی هەیە وەک بڵێن نیشانەی سەرەتایی و نیشانەی دواتر یان بڵێن حاد و مزمن ئاوا لە سەرەتا کەسەکە هەستەکە سکێشێت هەستەکە بۆ نمونە پلەی گەرمی بەرز بۆتەوە تۆزێ هەست بە شەکەتی ویلایەکە لە هەمووی مهمتر ئێرەیەشێت لای ڕاستی لای معیدە لای ڕاستیەوە لای چەبنە لای ڕاست کە ئێرە جگێرە لێرە ئایەشێت بۆ نمونە خەڵکی لای خۆمان فێر بۆڵە هیچ نییە پەتایە بەخوا شتێکم خوارد و چاکە بم و ها گوێی نایەتێ ئەڕواتە مەرحەلەی دوای ئەوە کە مەرحەلەکە نیشانەکانی زیاتر ئەبێ ئەویش چیەکە لەم حاڵەتەیە بۆ نمونە دڵی تێکەڵیە نانی بۆ ناخورێ ئیشتیهای نامێنێ وتر لە ئەخیریشەوە ئەم کرمە قەنەواتی سەفراوی لە ناو جگەر ئەگرن ڕەنگی زەر دەبێت کەسەکە ئەیتر دوای ئەوە ئەچێ بۆ خەستەخانە و دکتۆرەکان بۆی تەشخیصەکەن و عیلاجی ئەدرێتێ بەڵام هیلاکت ئەکا یعنی عەزیەتت دەیە و بەڵام نابێتەوەی مردن نادرن چیداوە لە سەرشەی کوزەڵە ناخۆنتەوە هەر نایخۆنتەوە هەرەوە جا ئەگەر ئێستا بەڕێزت باسی ئەم کەرمیجگەرەشت کرد بینە سەر ئەوەی کە زۆر جار ئەگەر لەوانەیە بە شۆردنێکی دروست بین میوەکان سەوزەکان بشۆرێنەوە زۆرێک لەم گرفت و نەخۆشانەمە هەر لە دوور بکەوێتەوە 4 ڕۆژی تر هەواش گەرم کە زۆرێک لە گرفتەکان بۆ سەوزە دروستە بێ هەندێک جار ڕێنمایی ئەوەی ئەستان سەوزە مەخۆن لە هاوینان کە هەوا گەرمەکە بەڕێزت پێمان بڵێ شێوازە دروستەکەی سەوزە شۆردنەوە چۆنە خۆمان خوێ بەکارەهێنین کەسی وایە زاهی تێکە ئامانت چۆنە بەڵێ بەڕاستی خۆی ئەسڵی مەوزوعەکە بریتێ لە پاک و خاوێنێتی بۆ نمونە ئەم کوزەڵەیە ئەگەر کەسێک لە ماڵەکەی خۆی لە باخەکەی خۆی تۆوی کوزەڵی هەبیان بۆ نمونە هەر جۆرە بێ کوزەڵی ڕوان دەبێ ئاوەکە پاک بێ هیچ مشکلەیەکی نییە ئەم کرمەی بۆ نایە طبعاً وتمان ئێمە چیمان هەیە مشکلەکە لە چی دروستە بێ بوونی حیوانی نەخۆش ئەمە حیوانی نەخۆشەکەمان هەیە چوەتە سەر ئاوێک سەر شوێنێک کە ئاوی خواردوێتەوانێ ئاوەکەشی پیس کردووە یعنی کەواتە ئەبێ حیوانەکە نەخۆش نەبێ ئاوەکەمان پاک بێ ئەمە دوو سێهەم ئەم سنەیڵەیەکێکە لە بۆ نمونە لەو مەوزوعانی کە بێ کۆنتڕۆڵ کرێ ئەگەر تۆ سنەیڵت نەبێ ئەوە یعنی یەک بۆشایی دروست کرد بووی ئەوسا مشکلەکەش نابێ و خاڵی چوارەمیش ئەبێ ئێمە ئەم سەوزانە بە جوانی بشۆرینەوە بەڕاستی تەکنیکی شۆردنەوە هەنێشت هەیە بە جوان شۆردنەوە و بە زاهی و بەوە نییە لەبەر ئەوەی بۆ نمونە ئەگەر سەوزەیەک وەکو پێشتر بینیمانە قایمێ دەهات چەندین شوێنی تێکگاوەوانە لەم منتیقەی ئێمە ئەگەر تۆ بە ئاوی پیس ئاوی بیت و بۆ نمونە مەسادری سالمۆنێ ئەنواع و ئەشکال بەکتریای تابێ خۆ بەکتریا ئەوە نییە بڵێ من بە شۆردنەوە ئەڕوە بۆیە ئەسلی مەوزوعەکەوەیە سەوزەکە لە شوێنێکی پاک بێ لە شوێنێکی مەوثوق بێ کە بە ئاوێکی پاک ئاودرابێ ئەمە باشە ماڕوین لە مارکێتێک بە ئەوە تۆزێک بە واقعی قسە بکەین نەبینی سەوزەکە ماشەڵڵا ئەمەنە جوان و سەوزە هیتەوە ئەمە چوو زانێمە لە کۆمە پەروەردەکراوە یعنی بێ ئەیەنینەوە ماڵەوە ئەوەی کە ئێمە ئەیکەین ئەەکەینە ناو تەشتێکەوە هەمووی خوێ پیاکەین بۆ ماوەیەک دوایەوە بە ئاویش پاکی شوێن و بەکارێن ئایا ئەمە ڕێگە تەندروستەکەیە یاخود چ ڕێگەیەکی کە بگرینە بەر بووی کە ئێمە تووشی نەخۆشیمان نەگا سوود و بەها خۆراکێکی لیوەرگری بەڵێ طبعاً بەهای خۆراکی سەوزەکان ئەوەیە کە بوونە بڵین عامەتەن فایبەر بۆ ناو جسم ئەوە جەماعەتی خۆراک و ئەوانەی کە اختصاسیان لەو بابەتەیە باشتر لێزانن ضرورە سەوزە بخورێ بەڵام ئەسڵی مەوزوعەکە پاک و خاوێنێتیە بێ سەرچاوەکە پاک و خاوێن بێ ئەگینا بۆ نمونە ئەگەر شتێک پیس بێ بە ئاو خوێەکەیش و بە هەرچی کەش بە زاهی و نازانم بە تایت و هەرچی بۆ بەکاربێنی تازە چاک نابێ و مەرجیش نییە تۆ سەوزەیەک بە ئاوی پیس یا بە پیس بێت یا شتێک
تۆ بیخۆیت یەکسەر نەخۆشکەوی لەبەرەوەی ئەمێنێتەوە سەر ئەگەر بۆ منە لەو مایکرۆ ئۆرگانیزمانە هەنیکی بێ ئەمێنێت سەر ئەو دۆسجەی ئەو عەدەدەی کە هاتۆتە ناو جسمت یعنی زۆر هاتووە یا کەم هاتووە و ئەو جۆرەش کە هاتووە ئایا وەک بڵێم قووەتی چەندەیە یعنی ئایا هیوا هەیە 10 دانە بێت زۆر زۆر بە قووەتە ئیشەکە هیوایە 1000 دانەش بێت قووەتی ئەوەی نییە ڤێرولێنسی پێڵێن بە ئینگلیزی جۆری مشەخۆرەکە نە جۆرەکەی یعنی لەسەر نظامی ئیشکردنەکەی وزائیدەن مەناعی جسمیش هیوایە مەناعی جسمی بە قووەترە زووترە توانێ حەلی بکە و سەیطرەی بکە بە نسبەتی شتنەوە بە خێوانە طبعاً ئەگەر سەوزەکە پاک بێ هەر ئەی شۆی توانێ ئەگەر سەوزەیە پیس بێ بە شۆردنەوە بە هەنێ شۆردنەوە پاکی ناکاتە ئەو شۆردنەوانە بۆ لێکردنەوەی قوڕەوە هەنێ حەشەرات هەیە کە لە مێرووەکان کە دیارن بە چاوەها مردووە و ئەمانە بەکارهێنرێ ئەگینە ئەستان من دیومە هەر سەوزەی هەبووە کەرەوز هەبووە کە مێشولەی هەبووە مادەی بۆ بەکارهێناوە مادەکە ئەستان فترەی تەحریمی هەیە کە ئەبێ بۆن بوونە 20 ڕۆژ 21 ڕۆژ لی نەخورێ ئەو ئەمڕۆ لیاوە بەیانی خسوێتێ بازارەوە فعلەن هەرچیەک حەشەرات و مێرووی لەسەر بووە هەمووی کوشتووە کۆنتڕۆلی کردووە بەڵام لە ئەسڵا ئەم سەوزەیە هەر بۆ خواردن نابێت لەبەرەوەی معاملە کراوە بە مادەیەکی کیمیاوی ئەو مادە کیمیاویە فترەیەکی هەیە بێ بەکار نەهێنرێ و نەخرێتە بازارەوە زۆر مهمە جەماعەتی وەزارەتی سەحە ئەمە زۆر مهمە و نقطەیەم بۆی بیر نەچێ وەزارەتی سەحە جەماعەتی بەیتەری و جەماعەتی کشت و کاڵ ئەمە دەورێکی گرنگیان هەیە لەم بابەتانە هەر یەکە لە لای خۆیەوە یەکێک بۆ نمونە بە فحوساتی مایکرۆبایۆلۆجی ئاوەکە بزانێ ئایا سەرچاوی ئاوەکە پاکە یا پیسە ئەمە جەماعەتی سەحایکە جەماعەتی بەیتەری مەسئولن لە حیوانەکان کە ئایا چەند نەخۆشە چۆن کۆنتڕۆڵەکرێ ئەبێ چی بەکار بهێنرێ و جەماعەتی زراعەش کۆمەڵێ تەوسیە و کۆمەڵێ وشیاری بدەن بە فەلاحەکان بە جوتیارەکان هەتاوەکو بتوانن نظامێکی جوان نظامێکی تەندروست بەکاربێنن تاوەکو بەرهەمێکی باشیانە بێ زۆر باشە زۆر کاتەڵێن بابەتێک هەیە کە زۆر گرنگانی ئێمە هاوڵاتیان وەکو هاوکارم سەحەری ژووتی بە کۆمەڵێک مادەی تر سەوزا شۆنەوە یعنی سێکی نەک سەوزەکە سوودی نامێنێت بەهای خۆراکێکەشی نامێنێ یعنی زایی بەکارێنێ تایید بەکارێنێ کۆمەڵێت دەرمانی تر بەکارێنێ مامۆستا ئەمە ڕێگای تەندروستە ئێمە بیگرینە بەردەبەست لەبەری بزانین کە سەوزەکەمان پاپۆتەوە یاخود زۆر کەس هەیە سەوزەکە ئاشواتەوەی کاتە زەرفی تایبەتەوە و ئەی خاتە سارکەرەوە بجەمیدە ئەوانەوە هەڵێ بەم بەستنە لەوانەیە کۆمەڵە لەو مشەخۆر و کرمانەی کە هەش بێ لەسەری نەمێنێ بۆ شەمێکی کە بەکارێنێ طبعا کۆمەڵێ ڕێگە بەکار ئەهێنرێ بەڵام من هەموو کادوتم یعنی جاری وا هەیە پێویست نییە ئەو مجاسەفەیە بە ژیانی خۆت بکەیت ئەگەر بۆ نمونە تۆ کرمی جگەر لەسەر کوزەڵەکە هەبێت زمانی بکەی شوێنەکە کوایە ئەو شوێنە بشۆریتەوە کرمی جگەرەکە ڕەنگ بێ بتوانی بڕوە بەڵام تۆ کرمی جگەرەکە نابینی بۆ نمونە مشەخۆرەکە جاری وایە تۆ نایبینی هەتاوەکو بزانی ڕۆشتویانە ڕۆشتووە بۆم خطوڕەیە بخەمە دڵی خۆم ئەگینا بڵێ کاکە ئێرەی لەسەر چڵێکە ئەو چڵە هەر لە یەکەمەوە فڕەیە تەمان کرمی جگەرە بێ بخورێت ئەوە نییە بۆ نمونە ئاژەڵێک توش بوو بێت تۆ بچیت دەستی لێ بە یا لە تەنیشتی بیا تەعاملی لەگەڵ بکەیت بڵێ ئەم کرمە نەقلە بێ بۆ من ئەمە ڤایرەس و ئەوانە نییە لابد ئەبێ بخورێ و دوایی بۆ تەشخیصکردنیش ئەوە بێ زوو تەشخیص کرێت طبعاً لە ڕێی پیسایی و لە ڕێی خوێنەوە ئەکرێ و ئەتوانین ئێمەسە جیازی PCRمان هەیە ئەتوانین تەشخیصی ئەو کرمەش بکەین کام نەوعەیە کە داخڵ بۆ کام نەوعە هەیە لەبەر ئێستا لای ئێمە بۆنە جۆرێک کە زۆر باوە هیپاتیکای پێڵێن ئەم فاشیۆلا هیپاتیکایە ئەمە لە مەڕووماڵاتە هەیە یعنی لە حیوانی گەورە نییە جۆری کەمان هەیە جایجانتی کەم ئەمە لە حیوانی گەورە هەیە بەڵام تازەکی مامۆسای زۆر خۆشەویستمان دکتۆر بەهزاد حەمەساڵح توێژینەوەیکی کردووە زۆر بەداخین بەڵام جۆرێکمان هەیە ناگنا ئەم سپیشزە لە حیوانی گەورە بوو ئێستا لە مەڕیش دۆزیبێتیەوە یعنی ممکنە ئەمە ئیتر خۆی ڕاهێنابێ لەگەڵ بیئەکە وەڵحاڵ گۆڕانکاریە دروست بوو ئێستا لە مەڕیش هەیە کەواتە دوژمنەکان وردە ئەوانەی کە دوژمنی جسمن خۆیان ڕائهێنن بۆی بمێننەوە سراع من ئەجل البەقا هەمووی کۆمەڵێک میکانیزمی هەیە و ئێستا ئەم نەوعی کەشمان بۆ زیاد بووە ڕەنگ بێ لە داهاتوە ئەمە تەئسیراتەکەی خراپتر بێ و ئەمە بەپی توێژینەوەکان و بەپی شتەکانی کاڕوا بەڵام لە هەمووی مهمتر بێ ئێمە ئاگامان لە پاک و خاوێنێتی بێ باش جا ئێستا مەبەست لە پرسیارەکە من و سەرکۆ ئەوەیە ئەگە بە کورتی بەڵام پێمان بڵێ بەداخۆ مەجاڵمانەوە ئێمە چون کیلۆی سەوزەمان کڕیوە
ئیتر وجدانی ئەو جوتیارە و ئەو باختارە لە شێ ساغ بە چۆنا ئەوەی پێویست فێریم بەخوا بەڵام من چون کیلۆ سەوزەکەم کڕیوە هێناومەتەوە پاکم کردووە ئەیکەمە ئاو خوێ هەندێک جار ئاو سرکە میوانێکی بەڕێزی بەرنامەکەماوتی سۆدە لە هەمووی باشترە ئاو سۆدەکێتە ناوەکە پێمان بڵێ بە چی بیشۆرینەوە مامۆستا هێمن بەڵێ ئێمە ئەو سەوزەی کە هەپانە کە سەرچاوەکەی پاک بوو بە ئاوێکی طبیعی ئەیشۆینەوە ئیتر ئەگەر خوێ بۆ ئیزافەکەی ئەمە تا ڕادێ باشترە یعنی لە ئاوەکە باشترە بۆ لێکردنەوەی وەکو وتم مێرو قۆڕ ئەو شتانەی کە پێوێتی کە ڕنگ بێ بۆ خواردن جاری وایە جوان نییە هەر پێوەی بێتەوە بۆ نوشتدانی بە قڕەوە ناخورێت ئەگینا ئەگەر دووبارە و سێبارەیەکەمەوە ئەگەر مایکرۆ ئۆرگانیزمێک ئەگەر بۆ نمونە ئەو کرمە لەسەر ئەم سەوزەیە بێ تێزابیشی تێبکەی ناڕوە تێگەی لە بەروی من پێ دەڵم لە عەسارەی مەعیدە تێپەڕێ باشە ئێمە بۆ نمونە هەنێ لەوە چه سپۆری بەکتریای لەسەر بێ کە سپۆری بەکتریای لەسەر بوویان بۆ نمونە سپۆری کەڕووی لەسەر بێ کە ئەڵەی سپۆر یعنی مقاومەکە یعنی مقاومەی گەرمی ئەکا مقاومەی ساردی ئەکا بۆیە تۆ لە هەموو حالەتێکا بێ مەستەرەکەی پاک بێ ئەگەر لە بازار ئەیکڕی کەسەکە ناناسی ئەڵەی هەروایە ئێ مەجبوری تۆ بێ بە ئاوێکی بیشۆیتەوە دوای قەیناکە ئاوی خۆی تێبکە من بینیومە ئەڵێن سرکەی تێبکە ئەمانە باشترە باشە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ ئەو شتانەی کە مقاوم نین بۆ ئەمانە باشترە ئەگینا کرمی جگەرەکە بەڕاستی خۆی ئەسڵی مەوزوعەکە لە میکانیکەکاتی کە ئەیشۆیتەوە و ئەیجوڵێنی و ئەها بکەوێتە خوارەوە بڕوا بە شێوەیە ئەگینا تۆ ڕەنگێ هەر خوێی زۆر تێبکە سەوزەکە هەر ناشیری نەکە ئەسڵەن بۆ خواردن ناڕاستە جا بۆی ئەو نسبەتە کەمەش کە تیەکەی دڵنیا بە جاری وا هەیە ئێمە یەکشت هەیە لە ناو ناخمانە دەرونیە باشە ئەم دەرونیە زۆر کاریگەری لەسەر ئینسان هەیە ئەم حالەتە دەرونیە وەختی خۆی گەڕنەوەڵم پیاوێک بوو لە بردویانە شوێنێک کە ئاوە تۆزێ وەزعی دەرونی تێکچوو بوو ئاوایە کرد ئاکەوت وتی بردیان ئەخیران نانەزانی چێ بردیان بۆ لای دکتۆرێک ئاوە سێریکی کرد و طبعا ئەمە کەسی زیرەک لە هەموو شوێنێک هەیە و ئەمە ڕنگ بێ وەکو نمونەیە بگەڕێتەوە بەڵام مەبەست دەی پەیامێکی ڕوو نەبێت دکتۆرەکە ئاوە کەسێریکەکە ئەڵێ زۆر چاکە ئەڵێ بڕۆن نەختێ قاپ و شتی شوشەم بۆ بکڕن و بۆم بێننەوە با بێتە پێش یەکێکشتان لە دواوە بۆست ئاواکەڵ کەوت ئەڵە لە دواوە کە ئیشارەتم کرد قاپ و شتەکە بخەنە خوارەوە شوشەکە ئاخاتە خوارەوە ئەڵێ ئەرە وەڵا ڕاستە کرد کەوتە خوارەوە وشکە تەواو لە دڵی نەما ڕنگ بێ ئەمە وەکو قسەیەکی ڕابێتەوە بەڵام پەیامەکە ئەوەیە کە ئەبێ ئێمە سەیتەری خۆمان بکەین ئەم خوێی کە پیاکەی جاری وا هەیە بەلایانی دەرونیەکە وڵی هەرچی پێوە بێت تاوا پاک بۆتەوە ئەم قەناعەتە و کە بۆ دروستە بێت ئۆتۆماتیکی ڕەنگە جاری وایە سیستەمی بەرگریش مقاومەت زیاد دەکات تو ئەو شتەشکە خۆی لەوەشێ دوایی ئەگەر هەش بێ سەیتەرەکەی بەسەریە یاخوا دەست خۆش بێ سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بۆ ڕێنمایەکانە بە هیوای ئەوەی کەممان هۆشیاریمانە بێت لەسەر هیچکە بەرهەمێکە کە ئێمە ڕۆژانە بەرکەوتنمانەیە لەگەڵێ و بتوانین سوودی هەبێ نەک زیانیە بێت دووبارە سپاس بۆ هەر بژین ماندوو دەبێت سەرکەوتوو زۆر سپاس ئەمڕۆ شاتی